بەڵێ هەرێمی کوردستان خۆی ئامادەکات بۆ گفتوگۆکردن لەگەڵ عێراقدا سەبارەت بەو پرسە هەڵپەسێراوانەی کە لە نێوان هەرێم و عێراقدا هەیە بە تایبەت لەسەر پرسی نەوت و گاز کەوا بڕیارە لەم خولەی پەرلەمانی عێراقدا ئەم پرسە یاخود ئەم بابەتە یاسایەکی بۆ دەربچێنرێت ئیدی عێراق ببێتە خاوەنی یاسای نەوت و گاز کەواتە گفتوگۆی زیاتر لەسەر ئەم پرسە دەکەم بە میوانداری بەڕێز دکتۆر شاڵاو عەبدولخالق شارەزا لە ئاسایشی وزە کە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە دکتۆر بەخێر هاتی سوپاس بۆی کە ئامادەی بالەوە دەست پێ بکەین باسی یاسای نەوت و گازم کرد کەواتە دەبێت کورد چۆن خۆی ئامادە بکا بۆ ئەم یاسایە. بەڵێ زۆر سوپاس بۆ میوانداریە لەبەرەوەی کە ئەم پرسە بابەتی کێشەی نەوت و گاز لەسەر چەندین ئاست و ڕەهەندی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لێکەوتۆتەوە و هەروەها باشترین شێوە کە ئێمە ئێستا ئەڵێ نەگەڕێن و بۆ هەموو کێشە سیاسیەکان لە ئاستی نێودەوڵەتی ئێستا زیاتر بابەتەکە بە شێوەیەکی تەکنیکی و ئیداریانە باسکردن چونکە وا پێچێ پاش چەند ڕۆژێکی کە شاندی هەرێمی کوردستان بچێ بۆ بەغدا و لەوێ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەن ئەوەی بەلای منەوە گرنگە ئەگەر تەماشایەکی ئەم کێشەیە بکە بێت لە دوو لە خاڵەوە تەرکیزی لەسەر بکە یەکەمینیان کێشە یاخود سروشتی ئەو کێشە و ململانیانەی لە چۆنیەتی بەڕێوەبردننی کێڵگەنەوتەکان و گازەکانی هەرێمی کوردستانە هەیە واتە کێشەیەکیان تەنها تایبەتە بە بابەتەکانی پەیوەندیدار بە هەرێمی کوردستان بابەتی دووەم ئەگەر جەختان کرد بێتەوە ئەتوان بڵێم وتەبێژی سەرۆکی حکومەتیش باسی کرد باسی مادی 140 کرد واتە جاریچکە ئەو کێڵگانی کە ئەکەونە ناوچەند جێناکۆکاکانەوە کەواتە کە شاندی هەرێمی کوردستان ئەچێتە ئەوێ دایما پێش باسکردن خۆ ئامادەکردن بۆ بابەت و باسکردنی یاسای نەوت و گاز ئەبێ لە سەر دوو ئاست بیر لە بەرژەوەندیەکانی نەوت و وزەی هەرێمی کوردستان بکاتەوە یەکەمینیان ئەو کێڵگانی لەژێر دەستی حکوومەتی هەرێمی کوردستانە دووهەمینیان ئەو کێڵگانی کە لەژێر دەستی خۆیانە بەڵام حکوومەتی بەغداش ئەو مافەت سەتاسەتەی نییە کە هەم بە شێوەیەکی سەر بەخۆیانە هەمووی بەڕێوە کەواتە پرسەکان گرێدراوی یەکن کەواتە پرسەکان ئەو قسەیە زۆر ڕاستە گرێدراوی یەکە دووهەمینیان سەبارەت بەوەی کە چۆن ئەم شاندە لەسەر بابەتی نەوت و گاز قسە بکە بە پێی بەرنامەکەی ئەتوان کارنامەکەی حکوومەتی نوێی عێراقی و محەممەد شەیع سوودانی لە ئەوە بزانام لە بەشی 20 مایە باسی ئەوە کاڵێ لەسەر بنەمای دەستور ئێمە بۆ ماوەی 6 مانگ یاسای نەوت و گاز دەربکەین و هەروەها لە کارنامەکەی ئەوەی کە پارتە سیاسیەکان پێش دروستبوونی ئەم حکوومەتە لەسەری ڕێکەوتون لەویاشە باسی سێ خاڵی گرنگەکە یەکەمینیان کەمکردنەوەی تەسعید ململانیەکان لە نێوان هەردوولایە چونکە گەر ئێستا ئاگادار بین حکوومەتی بەغدا لە ڕێگەی وەزارەتی نەوتی عێراقیەوە فشارەکانی لە ڕووی یاسایی لە ڕووی دادگانیە دەوڵەتەکەەوە بەردەوامە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەیە کەواتە بەپی ئەم کارنامەیە بێ ئەبێ ئەمە تا ڕادێ هادئیەکی پێوە دیار بێ خاڵی دووهەمینیان پیان وایە دروستکردنی پسپۆر سێهەمینیان لیژنەی تەکنیکی ئەمە لایەنێکی هاوکارە بێ بۆچی بۆ بەرچاوڕوونی لایەنی سێهەمینیان چۆن کورد ئەوەی نەسەر پرسیارەکەی جەنابە خۆی ئامادەکە بۆ یاسای نەوت و گاز یاسای نەوت و گاز تا ئێستا ئەتوان بڵێم ڕەشنووسێکی چوە ناو پەرلەمانەوە و کۆمەڵێ ئەتوان بڵێم پرۆژە هەبوو کە بچێ بەڵام نەیان هێش بچێ ئەلێرە ماوەتەوە ئەم یاسایە ئەتوانین بڵێن لەبەر ئەوەی کە دواهەمین بڕیاری دادگای فیدراڵی کۆمەڵێ شتی شێواند یەکێ لەو بابەتانە ئەوە بوو کۆمەڵێ بڕیاری سیاسی دژی هەرێمی کوردستان دەرکرد ئەویش بە هەڵوەشانەوەی یاسای نەوت و گاز کە پێی ئەو پێی وابوو کە نایاساییە لە کاتێکا کە حکوومەتی نوێی عێراقی دروست بوو دانی بە هەموو مافە دەستوریەکانی ئەتوان بڵێم هەرێمی کوردستانانە ئەمە یەکێکە لە کێشەکان کە ئەتوان بڵێم ئەویش گرێدراوە چونکە ئێستا گفتوگۆی ئەم شاندە لەسەر سێ ئاستە یەکەمینیان چۆن ئێمە ڕێکەوین لەسەر بەڕێوەبردنی نەوت و گاز کە ئەوە گرێدراوی کەرکووک و ناوچە جناوکانە دوو ئایا ئێمە چۆن یاسایە دەربکەین لە بەرژەوەندی هەموو پێکهاتەکانە بوو هەمێ شارەکانە بێ بە شاری بەسڕاشەوە چکۆ مەمان بیر نەچێ سێ چۆن مامەڵە لەگەڵ ئەو یاسایانە بکەین کە لە ئەنجومەنی ئەتوان بڵێم لە دادگای فیدراڵی ئەو دەرچووە باش دکتۆر بوونی ئەو یاسایە کێشەی نێوان هەولێر و بەغدا چارەسەر دەکات بوونی ئەو یاسا سەر پێداگری کورد لەو یاسایەدا چی دەنووسی و چی جێ دەکاتەوە بەڵێ ئەتوانین بڵێن ئەویش هەروەکو دەستور وایە تۆ چەندێک کەسی شارەزا خێتە ناو ئەو بوارەوە چەندێک پسپۆرە لەگەڵایە و چەندی هێزیشە هەیە بەڕاستی هێز واتە پشگیری لە ئەتوان بڵێم کۆمپانیاکان
لە ڕوویەوە بەرهێنانەوە کە چ یاسایەکی نەوت و گاز دەرکرێت. دوو پشتگیری دەوڵەتان و هاوکاری وڵاتانی دراوسێش ئەمانە پێوتری ئەو هێزەی کە تۆ هەتا. ئەم سێ خاڵە ئەپی بە فاکتەری سەرەکی بوو ئەوەی کە تۆ چ خاڵێت چ یاسایە لە ناو یاسا گشتەکەی نەوت و گازا دەرەکەی. ئەوەی کە من بیرم بێ سەبارەت بە یاسای نەوت و گاز بابەتێک هەبوو پێوترا چێ مافی هەیە بەپێی دەستور بێجگە لە مادەی 111 و 112 کۆمەڵێ سەلاحیاتمان هەیە کۆمەڵێ دەسەڵاتمان هەیە کە دراوە بە ئەتوانین بڵین بە هەرێمەکان بە پارێزگاکان بە حکوومەتی فدراڵی. ئەوەی کە گرنگە ئێمە یەکەمینیان بگەڕێنەوە بۆ ئەو پرینسیپەی کە هەمیشە بەڕێ سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی باسیەکە. بابەتێک هەیە بابەتی نەوت و گاز بابەتێکی مافە دەستور پێی داویت. زۆر جار کە حیزبێک یان شادی ئەچێ بۆ ئەوێ تۆ ناکرێت تەنازولکەی ئەمە مافە و دراوە بە تۆ نە حکوومەتی هەرێم بۆی هەیە ئەم تەنازولە بکە نە شاندێکیش کەواتە تۆ بە هیچ شێوەیەک نابێت لە مافە دەستوریەکەت ئەتوان بڵێ تەنازولکەی یاخود لە ناو یاساکەیە بێڵی بڕگەیەکی تیابێ کە تەنازولی پێوە دیار بێ. خاڵی دووهەمینیان بریتێ لەوەی کە یاسای نەوت و گاز واتە ڕێخستنی بەڕێوە بردن و فرۆشتنی نەوت و گاز یاخود هەموو سامانە سروشتیەکان کە لە عێراقا هەیە. ئەم دەسەڵاتە چی هەیە؟ زۆر جار کێشە هەیە لە نێوان ئەوەی کە چێ خاوەنداری هەمووی ئەکا یاخود نوێنەرایەتی گەلی عێراقەکە بۆ فرۆشتنی نەوت و گاز. سۆمۆ کۆمپانیای سۆمۆ لەگەڵ وەزارەتی نەوت و عێراقی ئەوان پیان وایە ئێمە ئەو نوێنەرایەتیاکەین. ئێستا وەزارەتی سامانە سروشتیەکان و حکوومەتی هەرێم و فعلەن بەپی دەستور ئەڵێ ئەبێ بەڕێوەبردننی ئەم سیاسەتە هاوبەش بێ. کەواتە پێویستە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان خاڵی دیاریکرا و تەکنیکی زۆر وازحی پێبێت کە بەشێکی لەگەڵ کۆمپانیەکانە پێویستە دانوستاندن یعنی دانیشتن بکە گفتوگۆ بکە مافەکانیان چۆن بپارێزرێ. زائیدەن بەشێکی لەسەر ئەو بەرژەوەندی و دادگایانە ئیشکە بەشێکیشی لەسەر ناوچە و کێڵگە هاوبەشەکان ئیشکە کە ئێستا بە تەواوەتی حکوومەتی بەغدا پێی وایە کە مافی خۆیەتی هەمووی بەڕێوە. زۆر باشە دکتۆر شاڵاو باسی دادگای فیدراڵیت کرد ئەو بڕیارانی لە ماوەی ڕابردوودا لەسەر فرۆشتنی نەوت و گازی هەرێمی کوردستان دای کەواتە ئێستا جۆرێک لە ڕێککەوتن هەیە کە یاسای دادگای فیدراڵیش بچێتە پەرلەمان و ببێتە یاسا ئەویش ئایا کە ئەمە بۆ یاسا ئەو بڕیارانی دادگای فیدراڵی تا چەندە قووەتی یاساییانە بێت لە سەر نەوت و گازی هەرێمی کوردستان؟ بەڵێ هەمیشە جارێ ئەم دادگایە ئەتوانین بڵین مامەڵەیەکی سیاسیانەی کردووە تا ڕادێ گەیشتۆتە ئەوەی کە ململانی سیاسی بەکارهێناوە دژی هەرێمی کوردستان بەڵام ناتوانین بڵێ دادگایەکی یاسایی نییە باش نییە بەڵام ئەوەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وە کاک مەسرور بارزانی ژە دوو جار باسی کردووە ئەویش ئەوەیە فعلەن ئەمە لەسەر بنەمایەکی دەستوری دروست نەبووە. بنەمای دەستوری واتە ئەوەی کە لە دەستورە بەپێی چەند خاڵێک زائیدەن لە ناو پەرلەمانەوە هەموو یاساکە دووبارە دابڕژێتەوە و هەروەها دەنگی پێ بدرێت. ئەم دوو خاڵە زۆر گرنگە. کاتە بڕیارەکانی قووەتی یاساییان هەیە بەرامبەر لێرە باسی ئەو قسەیاکەین. کاتێک کە تو ئەڵێ من کۆمەڵی یاسا دەرەکەم بۆچی دەریەکەی دووبارە نوێکردنەوەی ئەم دادگایە بە هەموو پێکاتەکانوە ئەگەر ویستە نوێ بکەیتەوە بە چ شێوازی نوێیەکەیتەوە خاڵێکی تیا دیاری ئەکەی هەچ بڕیاری ئەم دادگایە دەری کردووە یان دادگای پێشووتە دەری کردووە ئەبێ هەڵوەشێتەوە یاخود ئەتوانن بڵێن بە ساری مەفعولی پێ یاخود پێڵێن هێزێکی یاسایی نییە کەواتە ئەوە لەسەر نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو پەرلەمان و وەلایەنەکان ئەکەوێتەوە چ خاڵێکدا ئەنێن لە دەرچوونی یاسای نوێی حکوومەتی ئەتوانین بڵێن یاسای دەستوری یاخود دادگای دەستوریە کە پێم وایە ئەم خاڵانە زۆر گرنگە کە تێدا جگە بکرێتەوە. یەکەمینیان زۆر جار ئەم دادگایانە کە دا ئەمەزرێن هاوسەنگیەک هەبێ لە نێوان شار و هەرێمەکان یاخود ئەوانی کە نوێنەرایەتی پێکاتەکانەکەن واتە کورد بەڵانسێکدانێ لە ناو پێکهاتەی دادوەرەکان لە ناو دادگای فیدراڵیە. دوو ئەوە تا چ ڕادێ دەسەڵاتی هەیە دەسەڵاتەکەی لە ئاستی پەرلەمانە پەرلەمان هەڵی ئەوە شێتەوە ئەمانە ئەبێ دیاری بکرێت. سێ کاتێک کە تو ئەتێ ئەم دادگایە دەسەڵاتی هەبێت یاساکانی کە چۆن هەڵەوەشێنێتەوە ئەگەر بشکرێت لە دوجارە باسی ئەوە بکەین کە چۆن بە شێوەیەکی تەکنیکی شانی دانوستاکار قسە بکە لەسەر ئەم مەوزوعانە. زۆر باشە کاتم کەمە دوا پرسیارە داڕاستاکەم کۆسپەکانی بەردەم پەسەندکردنی ئەم یاسایە لە چی دابینیتەوە؟ کۆسپەکان لەوەیە ئەبینمەوە یەکەمینیان بابەتی یەکگرتووی یەکەمیان لەسەر ئاستی ناخۆی هەرێمی کوردستان ئەگەر بزانین کێشە و ململانەیەکی زۆر هەیە و زۆر جاریش کاتێک کە ململانەکان تون دەبێتەوە ئەتوان بڵێن بەداخەوە پارتێکی سیاسی یەکسەر ئەوێ شارێک لە هەرێمی کوردستان جیاکاتەوە
بەهێزی یاسایەکەی هەرێمی کوردستان کەم کاتەوە یاخود بابەتی نەوت و گاز بڵێ گاز نابێ هەناردەکرێ ئەم دروستبوونی درزە کێشەیەەکە دوو بابەتی ململانێ هەرێمایەتەکان ئەمەش خۆی بۆ خۆی کێشەیەکی دروست کردووە بەڵام من ئەوەی کە آخر بابەت ئەمێ باسی کەم ئەویش ئەوەیە ئەم شاندەی کە ئەچێ بۆ هەرێمی بۆ بەغدا لەگەڵ ئەو شاندی کە لە بەغدا دانیشێ ئەبێ هەردووچیان بەدەستی پڕەوە بۆ یەکتری بچن زۆر جار ئەو کێشانەی کە لە نێوان هەردوو لایە هەیە ئەویش ئەوەیە کە زۆر جار باسی ناکۆکیەکانەکرێ بێ ئەوەی چارەسەری مەخسم بۆ نمونە شاندی هەرێمە کە ئەچێ بۆ بەغدا چی پێ بۆ بەغدا و بەغداش چی پێ بۆ هەرێم ئەمە زۆر گرنگە پەیامەکەت گەیشت بەڕێز دکتۆر شاڵا عەبدولخالق پسپۆر لە ئاسایشی و زەگەلێک سوپاس کە ئامادەبووی لەگەڵ سپاس بۆ ئێوەش